دیارە هەواڵ دیار غەریب یا هەوا هەڵمات ئەوەی کە ئێمە ناسیمان لە سەرەتای نەوەتەکان بڕاستی کەسایەتێکی پێشەنگە، کەسایەتێکی ڕابەرە. هەواڵ هەڵمات لە بواری ڕێخستنیە بە هەموو حرەکاتی خۆی ڕێخستنە، لە بواری پێشەنگایەتیە ئوسولوبی ئەو پێشەنگایەتیە، لە وتاردانیا ئوسولوبی ئەو مێژوو تاریخە. ئەنی هەواڵمات بەڕاستی سەرکردەیە، ئەنی هەواڵمات ئەوەی کە ئێمە ژیانمان لەگەڵا کرد بێ ناتوانین وەسیبی بکەین، چون گەورەی و دەوڵەمەنی ئەو لە بواری سیاسی، بواری کۆمەڵاتی، بواری زانستی، بواری فەلسەفی، بواری مێژووی بەڕاستی بەحرێک لە زانست بووە. بۆیە لە دەزانی هەواڵەمە خەسارێکی گەلێک گەورەیە لە تەواوی گەلی کورد کەوتووە، بە تایبەتی لە باشووری کوردستان. بەڕاستی ئەگەر ئێمە بمانەوێ خاوەنداری لە هەواڵمەت بکەین، تەنیا ئوسولوبی هەواڵمەت بۆ ئێمە ڕێخستنە، تەنیا ئوسولوبی هەواڵمەت بۆ ئێمە ڕێخستنە ئەتوانی خۆمانێت، چکم هەواڵمەت لە ماوەی ئەو 20 ساڵەی کە ئێمە لە تێکۆشانە بینیمانە چووێتە هەر جێگەیەک جێبەیەی خۆی بەجێهێشتووە. چکم بەڕاستی ئوسولوبی ڕێخستن ئەوەیە، ئوسولوبی شۆڕەجێر ئەوەیە، چکم ئەوەی کە لە وتاری هەبوو لە کەسایەتی خۆیان ئەوە بووە، ینی دەرەوەی کەسایەتی خۆی دووشت نەبووە، کەسایەتێکی ڕێخستنی کەسایەتێکی پێشەنگ بووە. بۆیە مێدەوارم هەموو هەواڵانی ڕێی هێڵی ئابۆچێتی ڕێی هەواڵمەت کەنە سەرچاوەی پەروەردە و ئەخلاقی خۆیان. سەرەتا ئەوە ساڵێک تی ئەپەڕێ بەسەر شەهیدبوونی هەواڵ هەڵمەت، ئەتوانم بڵێم بەڕاستی هەواڵ هەڵمەت یەکێک بوو لەوانەی کە خەبات و تێکۆشانی 25 ساڵی ئەم کەسە دیار بوو لە ناومانە و بە ڕۆیشتنی و بە شەهیدبوونی ئەم کەسە تێکۆشەرە بۆشاییەکی زۆر گەورەی بەجێهێشتووە و کاریگەریشی تەواوەتی هەبوو لەسەر ئەو داگیرکاریانەی کە ئەکرا سەر خاکی کوردستان و بە تایبەتی لەلایەن دەسەڵاتی تورکیاوە. هەواڵ هەڵمەت ئەتا پێناسەی بکەین، هەتا باسی بکەین کەمە، ینی کەسێکی شۆڕژگەر، کەسێکی خەباتکەر، کەسێکی دڵسۆز، پێویستە ئەوەی لەسەر ئێمێ و ئەوەی لەسەر گەنجانە یا پێویستە ڕێبازەکەی هەواڵ هەڵمەت ون نەکەین، لەسەر ئەو ڕێبازەی ئەو بڕۆین. بەڕاستی شەهیدێکی نەمرە، کەسایەتێکی پەروەردەکرا و کەسایەتێکی بەهێز، کەسایەتێکی شۆڕژگەر، ڕەمزی نمونە بوو لە تێکۆشان و خەبات. بەڕاستی لە ناوچوونی زەرێکی زۆر گەورە بوو، شەهیدکردنی زەرێکی زۆر گەورە بوو لە گەلەکەمان کەوت. بەداخەوە شەرمەزاری ئەو کەسانە کەم لەژێر پەردەی کوردایەتیە خیانە دەکەن لەم کەسایەتیە بەهێز و بەتوانایانە. بەداخەوە ئێمە شەرمەزاریەکەین، پێویستە دەستی خیانەت ببڕێ لە وڵاتە، پێویستە هەموو تاک بە تاکیە میلەتە پەروەردە بکرێتەوە بە ڕەمزێکی خۆشەویستی، بە ڕەمزێکی دڵسۆزی و وەفا بۆ ئەم گەلە ماوەیەکی زۆرە خەباتەکە. بەداخەوە شێوەیە وەڵام بدرێتەوە.